هەڵبژاردن ئەنجام بدرێن نەدرێ نەتایجەکەی هەر ئەوە دەبێت کە ئەوان دەیانەوێ خەڵک هیچ بەشداری هەڵبژاردن بۆ بکە بە نەتیجە سارد دەبنەوە متوانیان پێی نامینێ. کاک هۆگر با پرسیارێک بکەم دوای 670 ڕۆژ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵنەبژاردننی دەستەی سەرۆکایەتیان پێدوان نییە هەڵبژاردنە یاخود درزی بردبێت بەداخەوە بێشک یەکێک لە ئیشکالەتەکانی کە ئێستا ئەمە دەیبینین یەکێک لە هەرە ئەو دوان لە هەرە مەقاسیدەکانی عملی انتخاب خەڵک بۆ دەسێتە انتخابات یەکەم پێی دەڵێن شەرعیەت دانەوە بە دەسەڵاتەکان لە کاتی نەبوونی ئەو دەسەڵاتانە شەرعیەت لە دەست دەدەن دووەمیان ئالوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتە چۆن وا بکەین خەڵک ببینیت کە دەسەڵات لە قۆناغێک لە کابینەیەک بۆ کابینەیەشتر دەچێت وەسەیەمیان بەشێکی مافی خەڵکە لێپێچینەوە لە سیستەم و مۆدێلی حکومڕانی بکات کە بۆی ئەوانەی کە لەو 4 ساڵەوە پێویست نەبوون خەڵک دەنیا پێناداتەوە ئەمە قاسیدانە هیچ بەهای نامینێ گەر هەڵبژاردن ئەنجام بدرێ و دامەزراوەکان پێگنن و ئەوەی لە کوردستان دەڕوات ڕاستە وحید نییە لە دنیا ئەو مۆدێلانە هەن ئەو کێشانە هەن بەڵام ئەوەی لە کوردستان دەڕوا بەڕاستی نابەر پرسیارەتێکی گەورەی پارتە سیاسیەکانە بە تایبەتی پارتی وێچێتی تحملی مەسئولیەتی ئەساسی دەکەن کە دامەزراوەکانی نیشتیمانێکیان پەک خستووە لەبەر بەرژەوەندی تەشی حیزبایەتی کە پێم وایە دەبێت ژیرانەتر بەرپرسیارانەتر مامەڵە لەگەڵ ئەو دۆزە بکەن چکە زەرێکی گەورە بە هەمووکیان دەگەێنن بە هەرێمی کوردستان دەگەێنن و ئەوەی کە ئێمە لە ڕێی شەفافیەت و نەزاهەتی عملی انتخابی دەمانەوێت متمانە بە هەڵبژاردن زۆر بێ بەم زۆرە جارێک کە متمانە لە دەست دەدەینەوە چکە خەڵک پێی وابێ ئەگەر پارتی وێچێتی ئەوەی لە بەرژەوەندیان نەبێ نەکرێ هەڵبژاردن ئەنجام بدرێن نەدرێ نەتایجەکەی هەر ئەوە دەبێت کە ئەوان دەیانەوێ خەڵک هیچ بەشداری هەڵبژاردن بۆ بکە بە نەتیجە سارد دەبنەوە متمانیان پێی نامینێ بۆی ئەوەی کە لێرە گوزەر دەکات جێی داخە دووبارەکردن هەڵبژاردن ڕێگە چارە بەخۆی ئەوەی کە ئێستا ڕوویداوە ئێمە لە بەردەم سێ ئەگەرین ئەگەری یەکەمیان کە بەداخەوەی هەتا ئێستا هەیە وەزە ئەوها بڕوە ئەگەری دووەمیان ئەوەیە کە بە قراری محکمەی اتحادی نتایجی انتخابات ئیلغا بکرێتەوە ئەو کاتە مودەی نوێ دادەنرێ بۆ هەڵبژاردن و ئەگەری سێمیان ئەوەیە کە پێک بێن و بێن کۆ ببنەوە و تەمەنا دەکەین وا بکەن لە نێوان خۆیان ڕێک بکەون و پرۆسەکە بچێتە پێش هەر بشی بۆ ئێوەش تەقدیر